من پێشەوەی کە بچمە پۆلی دوانزەی ئامادەیی لە قۆناغی شەشی سەرەتاییەوە قورئانی پیرۆزمە خوێنراند پۆلی دەی ئامادەی یازدەی ئامادەی توانیم ببمە مامۆستایەک و کۆمەڵی خوێندکار فێر بکەم بەڵام کە هاتمە پۆلی دوانزەی ئامادەیی دەرفەتێکی زۆر کەم هەبوو تاوەکو قورئانی پیرۆز بخوێنمەوە بۆیە ئەو شتم کەم کردبووەوە و هەروەها خوای گەورەش خوێندنی وەکو کردەوەیکی چاک داناوە کە بتوانین نمرەیەکی بەرز بێنیت و خزمەتی کەسەکانی دەوروبەرت بکەیت و پێشەوەی من بچمە ئیمتیحانی وزاریەوە نیو سەعات پێشەوەی کە ئیمتیحانات دەست پێ بکە من دەستم لە کتێبەکانم بەرەدا ئەوەی تەواوم کردبێ سپاسی خوای گەورەم کردەوەشی کە تەواوم نەبوو بە تایبەتی لە ئینگلیزی کە من خۆم ینی زمانەکەم باش نەبوو لە دەرسەر زۆر باش نەبووم ینی توانیتم تەنیا 2 وینەت 3 وینەتم مابووە ئەوە زۆرە بۆ خوێندکار ئیتر کە یەکسەر دوو ڕکات نوێژمە کرد و سوزدەم بۆ خوای گەورە ئەبرد و ئەوەی کە خوێندبووم سپاسی خوای گەورەمە کرد ئەوەشی کە نەم خوێندبوو ئەمدایە دەست خوای گەورە چی باشە ئەوە بێنێتە سەر ڕێگا هەمیشە ئەوت خوای گیان ئەو من تەواوم کردووە دەستم لە خوێندنەکەم بەرداوە ئەوەی کە تەواوم کردو سپاس بۆ خوا ئەوەشی تەواوم نەکردو بە ئامانەتی تۆ بێ و هەروە کۆمەڵێک دوعام کۆ کردبووە کە تایبەت بە ڕۆژانی ئیمتیحانات بوو هەموو ئەوانەشم ئەخوێن پێشەوەی کا بچمە دەرەوە لە ماڵەکەم ئیتر کە داخلی وزاری ئەوم هەروە حەستمە کرد کە ئیمتیحانێکە و بۆ مامۆستاکانی خۆمە کرد هەرگیز بیرم لەوە نەئاکردەوە کە ئەمە داهاتی منی لەسەرە و ژیانم ئەگۆڕێ لێرەوە بێگومان ئەوانە بیر بکرێتەوە خوێندکار سترێس دەکا کە ئەمە تەواوی 12 ساڵی تەمەنی لە لێرەیە ئەمانە هەموو تەئسیریانێ سترێسێکان خوێندکار بن هەروەم دانە ئیمتیحانێکی ئاساییە و هەر هەڵێکیشم کردایە سپاسی خوای گەورەمە کرد نەمەوت خۆزگە ئەو هەڵەیەم نەکردایە ئەوە زۆر گرنگ بۆ من و هەروە کاتێکی ژاهات مۆسەری هیچ وڵامێکم ناکرد هەمووی مەدای دەست خودای گەورە